سڵاتان لێ بێت ئێوارەتان باش بینەرانی عزیز و خۆشەویست خۆشحاڵم کە ئێوارەش لا پرۆگرامی ئێوارەی ڕەمەزان لەگەڵتانم هیوادارم هەموو لایەکتان تەندروست باش بن و هەروەها هەتا کوێستا باشتان هێنابێت لەگەڵ مانگی پیرۆزی ڕەمەزانە. عزیزانی ئێمە بۆم ئێوارەیە دکتۆرەکەم دکتۆر سیروان عەبدوڵڵایە کە پسپۆڕی خۆراک و نەخۆشیەکانی قەڵەویە کە پێکەوە گفتوگۆکەین دەربارەی ئەو گۆڕانکاریانە کە بەسەر جەستەمانە دێت لە کاتی بە ڕۆژوبوونە و هەروە ئێمە چۆن نەتوانین کە سوود لە ڕۆژوو وەرگرین لە ڕوە تەندروستێکەوە و هەروە چۆن خواردانە دابەش بکەین لە نێوان ژەمی بەربانگ و هەروەها پارشێک دەزانین کە لێستایەتەنە ئەو دوو ژەمە ئەخورێت و هەروە بەشێکی گشتی باز لە میوە و لە وەرزشی شەکەین بۆ هیوادارمە پرۆگرامە بەدڵی ئێوە بێت و هەروە سوودی لێ ببینن. دکتۆر سیروان بەخێر بیت. سپاس بە ئامادەبوونت. سپاس بۆ جەنابەت، سپاس بۆ کەناڵی گەلی کوردستان و پیرۆزبایی مانگی ڕەمەزانی پیرۆز بە بینەرانی خۆشەویستەکەم. زۆر سپاس. دکتۆر سیروان دەزانین کە ئێمە بە ماوەی 12 سەعات یاخود زیاتر کە بە ڕۆژوە بین خۆمان لە کۆمەڵی خواردن ئەگرینەوە بێگومان ئێمە ڕۆژانە جەستەمان پێویستی بە کۆمەڵێک لە کاربۆهیدراتە، ڤیتامینە، پڕۆتینە، چەوریە پێکوان ئەمانە با بڕی پێویست. بەڵام کە کاتێک تۆ بە ڕۆژوە بیت هەموو ئەمانە ناخۆیت ئەو گۆڕانکاریانە چینکە بەسەر جەستەمانەدا. گۆڕانکاریەکان زۆر عەزیمن و ئەگەر لە دیزایانی لەشی مرۆڤ تێبگەین کە خوای گەورە چۆنی دروستی کردووە کە لەگەڵ نەیچەر و چۆن تەتەورمان کردووە دیزایانی لەشی مرۆڤ وایە پرۆتینات دائەنێین بۆ خانەکان، بۆ جینات، بۆ ماسوولکە دوو نۆع وزەمان هەیە شەکر چەوری ئەم دوانە بەکارێن وەکو وزە. لەبەرەوە من کە ئەکەومە کاتی ڕۆژوو لەشی من چیەکە شەکر ئێمە کە خەزنیەکەین لە جگەرە خەزنیەکەین لە ماسوولکانە خەزنیەکەین لە 6 سەعاتی یەکەمە ئێمە شەکرەکە کە بە شێوەیەک گلایکۆجین نیشاستەکەی ئەیکەین بە وزە سەرفیەکەین لە دوای سەعات 12 نیوەڕۆی تر و دۆەکەینە سووتانی چەوری. زۆربەی سوودی ڕۆژوو لەو فترەکە ئێمەکەوینە چەوری سووتاندن کە چەوریمان سووتان چەند مادەیە دروستەوێت کە پێڵن کیتۆنەکان شنیارخان شتی بێوێنە و شتی عەزیم دروستەکەن لە لەشی مرۆڤ. بۆ نمونە ئیشەکەنە سەر مێشک هۆرمۆنێک هەیە لە مێشکی مرۆڤ پێڵێن BDNF برین دیراڤ نیرۆترۆفیک فاکتەر ئەمە وەکو هۆرمۆنی گەشەیە بۆ مێشکی مرۆڤ وای لێ دێت مێشکی مرۆڤ کە ڕۆژانە لە باتیەوەی 800 خانە دروستکە ئەگاتە ئەوەی 4500 خانە دروستکە بە تایبەتی سنتەری زاکیرە. لەبەرەوە سێریان کردو ڕۆژوو وا لە مێشکی مرۆڤەکە بە تایبەتی زاکرەی بەخوەتتر بێت پێڵێن کۆگنێتیڤ فانکشنز مەسەلەن بیرکردنەوە لە حسابە یعنی بۆ تەلەبە شتێکی زۆر باشە بە ڕۆژوش بێت ئەتوانین لە امتحانیشە باش بێت. دوو ئەم مادانە کە دروستە بێ لە کاتی ڕۆژوە دێن چی ئیلتیهابات هەیە لە لەشە وەکو ئەنتی ئۆکسیدەنتە ئیلتیهابات چاک کاتەوە. لەبەرەوە کەسانی ڕۆماتیزمیان هەیە سیرێکی ئازاری ڕۆماتیزمیان کەمە بێتەوە بەکارهێنانی دەرمان و عیلاجی ڕۆماتیزمە کەمە بێتەوە. ئەو کەسانی کە خەمۆچیان هەیە وردەوە دەوەرە باشتر ڕۆن سەیریان کردووە بە تایبەتی سوودێکی تایبەتی ڕۆژوو بۆ خانی شێرپەنجە. خانێک شێرپەنجە تەنها بە شەکرەژی ئێمە دوای چەند ڕۆژێکی ڕۆژوو کە دەست پێەکە وردە ئەو نیشاستەی کە خەزم کراوە تەواو بێ ئەکەوینە سەرەوەی چۆری بسووتێنی. واتە بەپەی ڕۆژەکانی ڕەمەزان وەک دەزانین کە لە نۆێم ڕۆژوە هەروە دواتریش کە بەرەو ناوەڕاستی مانگی ڕەمەزانە ڕۆین ئەم سوودانە زیاترەکە بۆ جەستەمان ئەو گۆڕانکاریە گرنگانە. ڕۆژ بە ڕۆژ شنیارخان من بە ڕۆژوو بووم ڕۆژ بە ڕۆژ سوودەکانی بەهێزترە بێ سوودەکانی زیاترە بێ. لەبەرەوە من باوەڕ ناکەم ئەمە لە بێحسابەوە هاتی بێ کە ڕۆژوو مانگێ بێ ڕۆژێ نەبێ هەفتەیە نەبێ بۆ مانگە سوودەکانی بێوێ نابن. یەکێ لە شتە زۆر گرنگەکان شنیارخان سێریان کردو بە تایبەت لە کاتی ڕۆژوە چەوری جگەرە سووتێن. زۆربەی نەخۆشەکانی عەسڕ ئەگەر بیگری لە زەختە لە شەکرەیە لە نەخۆشی دڵە و باوەڕ کە ئێستا ژمارەی بێوێنە هەیە لە کچی گەنج کە مشکلەی کیسیان هەیە لەسەر هێلکەدانیان هۆرمۆناتیان تێکەخۆشانە لێستا زۆر بەربڵاوە بەداڵەوە سوڕی ماگانیان تێکەچێ لەوانەیە مو لە دوومچاویانە دروست بێ. ئەمە هەمووی خۆشبەختانە علم و توێژینەوەی تازە پیشانی داوە کە ئەمە ڕەبتە بە چەوری سەرجگەر. من کە ڕۆژوو ئەگرم کە بە ڕۆژوو ئەبم بە تایبەتی کە چێتە سەروی 12 سەعات و ڕۆژوو ئێستا خۆشبەختانە 15-16 سەعاتە چەوری سەرجگەر بە دەرەجەیەک ئەسووتێ
بۆ کە جەوری جگەر سووتە هۆرمۆناتم بەرەو باشتر ئەڕوا هۆرمۆناتی ئافرەتانە تەنزیمە بێ هۆرمۆناتی پیاوانە تەنزیمە بێ گۆڕانکاریەکان دکتۆر لە ئافرەت و پیاوە جیاوازی هەیە خۆی تۆزێ جیاوازی هەیە تایبەتمەندی هەیە لە ئافرەت و لە پیاوە سەیریان کردووە ئافرەت لە کاتی ڕۆژوە تووشی سستبوونی غودابێ بۆیە من دڵنیام خەڵکیش ملاحەزەی ئەویان کردووە کە لە ڕەمەزانە پیاو زیاتر زەعیفە بێ وەک لە ژن ئەمە دوایی باسیەکە من چۆن ئەو سستبوونی غودەیە بتوانم بە خۆراک بە خواردن لە بەربان و لە پاشەوە بتوانم غودەی من چالاکتر بکەمەوە و مۆزوعێکی تر سەیریان کردووە لە کاتی ڕۆژوە ئافرەت هۆرمۆناتی ئیسترۆجین و پرۆجستیرۆنی تێکەچێ تا حدێک چۆن بتوانم ئەوەش چاکەمەوە بە شێوەیەکی ئاسان و بە شێوەی خواردن بەڵام یەکێ لە شتە گرنگەکان شنیارخان سەیریان کردو من بۆ نمونە با بڵین 1500 کالۆری بخۆم من ئەو 1500 کالۆریە بیکەم بە سێژەم بیخۆم و بینەکەی 6 سەعات بێ من بەو شێوێ زەعیف نابم ئەگەر ئەو 1500 کالۆریە وەکو لە کاتی ڕەمەزانە لە کاتی ڕەمەزانی پیرۆزە بیکەمە دووژەم 6 بۆ 7 سەعاتی بین بێەوە 16 سەعات هیچ نەخۆم عینەن کالۆریە خۆم بەس چەودیە سووتێنم و ماسوولکە دروستەکەم شتێکی عجایبە فاتێ ماتوانین سوود لە مانگی ڕەمەزان وەرگرین بۆ دابەزاندنی پێشمان زۆریش بەس بە شەرتێ بزانم یعنی تۆ سوودەکانی مانگی ڕەمەزانی پیرۆز لە ڕۆژۆکەیە کە 16 ساعت هیچ ناخۆی بەڵام چۆن بتوانم بە بەربان و بە ڕۆژ و بزانم چ جۆرە خواردنیە بخۆم کاتە بابێنە سەر خواردنەکان دکتۆر سێبان چی بخورێ بۆ بەربانک بەربانک تۆ بێحسابی کە بۆی خەڵک ئاسانتر تێبگا وەکوە مرۆڤ سەفەرێکی دوور و درێژی کردووە 15-16 ساعت بە هیلاکی گەشتۆتە ماڵێ ناتوانێت ئیشی قورس بکە مرۆڤ کە 16 ساعت هیچ نەخوایەت لە بەربانگ بۆی ئاسانتری کەم ئێمە سێ جۆر خواردنمانە یان سێ جۆر مادە لە خواردنە یەکەم کاربۆهیدرات کە خەڵک بە نیشاستە لەوانێ باشتر ئاسانتر تێبگا کە نان و برنج و ساوەر و ئەو شتاناگرێتەوە ئەنجا پرۆتینات کە گۆشتەگرێتەوە ئیتر گۆشتەکە سوور بێ هی حیوان بێ حیوانی گەورە بچووک بێ مریشک بێ و گۆشتی سپی و ماسی و ئەنجاینە سەر چەوریەکان کە ڕۆن و زەیتەگرێتەوە من ئەم سێشتا لە هەر ژەمێکا بۆم هەیە دوانی بخۆم نابێ هەرسێکی بەیەکەوە بێ لە بەربانگە کاربۆهیدرات نیشاستەکە ئەخۆم لەگەڵ پرۆتینە وێستە باسیەکەم بۆچی لە پاشێوە بزەوت بە پێچەوانە پرۆتینەکەی تیاابێ بەس کاربۆهیدراتی تیانە بەعکسەوە چەوری لەگەڵ هاتە ئەو خواردنێکە لە بەربانگای خۆی نابێت بۆ پاشەودارێکە گەرمیکەینەوە بیخۆی نەبێ گۆڕانکاری لە خواردنەکانمانە ئەتوانی گەرمیکەیتەوە بەس گۆڕانکاری نیوەی باشە دکتۆر پێشەی بێنە سەر ینی تەفاسیلی جۆری خواردنەکان وەک دەزانین کە کاتێک بە ڕۆژوە بێ حەز دەشێتە سەر شیرینی ئێتر ئەم شیرینە دەستکردەکان بێت یاخود خورما بێت یاخود شەربەت بێت بە هەموو جۆرەکانیەوە ئەمانە چ زیانێکی ئەمە ئەبێ هەموو ڕۆژێ بە شیرینی ڕۆژۆکانان پشکێنین خۆی ئەگەر سیرکەی بۆچی ئێمە حەزمانە چێتە سەر شیرینی چونکە لەشی مرۆڤ زیرەکە لەشی مرۆڤ زۆر زیرەکە و ئەگەر سەیریکەی چەندها میلیۆن ساڵە مێژوو هەیە ئاژەڵی زۆر لە ئێمە بەقوتر و گەورەتر بە دایناسور و ئیتر لە ناو ئاوا بێ و لەسەر ئەرزا بێ زۆر لە ئێمە گەورەتر لە ناو چوون بەس مرۆڤ لە ناو نەچوو چکە لەشی ئێمە زیرەکە خی گەورە زۆر بە زیرەکی دروستی کردووە بۆ من حەز لە شیرینیەکە من کەماوەیەکی زۆر خواردن نەخۆم لەشی منیە چیەکە ئەو هەستەمەیاتەیە کە حەزە شیرینی کە چووکە شیرینی ئەبێت هۆی فراسکینی هۆرمۆنی ئینسۆلین هۆرمۆنی ئینسۆلین هۆرمۆنی خەزنە یعنی ئەو خواردنیە خۆم خەزنیەکەم بۆی کە کەوتمە ئەوەی ڕۆژ و دوان خواردن نەبێ بیخۆم من وزەم هەبێ بۆیە مێشکی مرۆڤ ئەوەندە زیرەکە لەشی مرۆڤ ئەوەندە زیرەکە ئێمە ئەوەندە وزەمان خەزم کردووە تا 2 مانگ هیچ نەخۆین لەشی مرۆڤ تا 2 مانگ وزەی خەزم کردووە هیچ نەخۆی لە ناو ناچی بەس دایناسور و حیوانی تروانیە کەواتە شیرینی من حەزم ئەچێتە سەری بەس ئەبێ بزانم چەنی بخۆم و چۆنی بخۆم شیرینی لە کاتی بەربانگا باش نییە چونکە مرۆڤ کە بڕۆژووە بێ ڕەتفعلی لەشی من ئامادەی لەشی من بۆ وەرگرتنی هۆرمۆنی ئینسۆلینی و خەزمکردنی خواردن 5 قات زیادەکە لە ئافرەتە دەقات زیادەکە یعنی ڕۆژ و تا حدێک وەکو بڵێ طبیعەت و خی گەورە وای هێناوە چونکە پیاو لە زمانی عەسری حەجەری ئەچوو بۆ ڕاو زیاتر تەحملی برسێتیە کرد ژنە پیا ئەبێ ماسوولکە زۆر دروستکە لەبەرەوە لە بەربانگە سەیریان کردووە کە شیرینی بخورێت ژنەکە 2 قات قەڵەوە بێ وەک لە پیاوەکە
کەواتە شیرینی بە عام لە کاتی بەربانگان نەبێ بەڵام چی بکەم من ئەبێ لەشی من ئامادەکەم بۆم خواردنە یەکەم چی بکەم لە ڕۆژووە کە من بە ڕۆژوم هۆرمۆنی کۆرتیزۆل بەرزە بێتەوە هۆرمۆنی کۆرتیزۆل کە من ئەڵێم زیرەکی لەشی مرۆڤ چیە هۆرمۆنی کۆرتیزۆلیت ئەو نیشانسەی خەزم کردووە لە جگەر و لە ماسوولکەکانە ئەهێنێ بۆ ناخێن و کوزەیەکە حازرە بۆ خانەکان سەرفیکە ئەچی ئەو چوری خەزم کردووە لە جگەر و لە لەشی مرۆڤ ئەیهێنێ بۆی ئامادە بێ بۆ سووتانە کەواتە کۆرتیزۆل من کە بە ڕۆژوم لەشی من ئەخاتە سەر شێوەی ئیشکردنی سەرفکردنی وزەی ناولەش من کە بێم خواردن بخۆم بەربانگ بکەم و ئەم هۆرمۆنە بەرز بێ ئەمە دوو زدیەکە لەشی من لە بەرنامەی سووتانی وزەی خۆیەتی نابێ وزەی بمێ کە وزەی بمێ ئەم شتە تێکە چێ باشە من چۆن کۆرتیزۆل بێم نەخوارێ زۆر مەگەر و شیرینی سەر ڕاستەوە خۆ بخۆین بۆ ڕۆژوشکانەکانمان ئەوە باشە ئینسۆلین بەرزەکە ئینسۆلین بەرزەکە کۆرتیزۆلیش لەگەڵ ئینسۆلینا کە بەیەکەوە بوون قەڵاوبوون زیادەکە خەزمکردن زیادەکە باشە بەچی کۆرتیزۆل من مەخوارێ زۆر ئاسانە بخوێ یعنی من لە باتی ئەوەی بە پەرداخێ ئاو ڕۆژ و بشکێنم یا بە پەرداخێ شەربەتی مێوەش ئەتوانم بە پەرداخێ دۆ خەیتیابێ خێ هۆرمۆنی ئەلدۆستیرۆن هێنێتە خوارێ ئەلدۆستیرۆن دەستی کۆرتیزۆلیش هێنێ ئێنێتە خوارێ کۆرتیزۆلیش ئینسۆلینی هێنێت ئەوەی کە ئەهێنێتە خوارێ لەبەر ئەو خواردنەی خۆم یەکەم لەشی من سراحەتەکە زەختی من وردوردە ئەهێنێتە خوارێ بۆی هەز بە سراحەتەکەم کە ئەو خێیا خۆم ئەمە یەک اینجا ئەگەر هەندێک کەس دۆی دەست نەکەوێت ئەتوانی ماستاوێ خۆ بەس ڕوون بێ وتمان بەربانگ نابێت شەور بێ ئەتوانم زۆر زۆر ئاسان و زۆر لەوە هەرزانتریش پەرداخی ئاو نیو پیاڵە سرکەی سێوی تێکەم چکە سرکەی سێ و یارمەتی دەرە بۆ چاوری سووتاندن و خێکەی تێکەم سرکەشم دەست نەگەوت نیو لیمۆی تێگوشم لە ئاوەکە لەگەڵ تۆ زێ خوێن هێنای خوارێ ڕۆژوو ئەشکێنین دواتر نایە پەلەپەلەکە یەکسەر دەستکەی بەخوار بۆ خواردێکیتر بۆ ئێوارە ئامادەیە لە ماڵەوە چەند کاتی لەبەی نابێت کە کاتێت تۆ ڕۆژوەشکێنی بۆ شێوەی کەوتەمە شێوە تەندروستەکەیە دواتر یەکسەر دەستکەی مە ناخواردنە خواردنێکی ئامادەیە لە ماڵەوە توێژینەوەکان ئەڵێ چی ئەڵێ من ئەبێ سەعاتێ چاوەڕێکم بەڵام خێیەکە ئەمە یەک شتە لە سێشت من ئەبێ لەشی من ئامادەکەم بۆ بەربانگە وەکوە سارێکی گەورێ مەچینی گەورێ چۆن ئامادەیکەم بۆ ئیشکردن دوو ئەمە تایبەتمەندیە بۆ ئافرەت و بۆ ژن لە کاتی ڕۆژوە غودەی دەرەقیتان سستە بێ دوو ئەوەندەی پیا و سستە بێ باشە من بەچی چالاکی کەمەوە سێیان کرد مادەیەک هەیە پێڵەندی ئایم ئەمە لە هینا هەیە لە دارچینە هەیە لەبەرەوە زۆر بە سوودە من کە ڕۆژۆکەم شکان پەرداخێ ئەو ئاوەیان دوێ ئەنجا یان چای دارچین بێ یا چاڕەشەکەی خۆمان دارچینی تێەکەی و دارچینی شەتوانی بەتەنیا خۆ بیکوڵێنی دارچین توانین بە تەنیاش بیکوڵێنی واتوانین لەگەڵ چایەکە تێکەڵیکەی ئەتوانی بەدار بیکڕی بخیتە چاکەوە ڕاستە شتێکی زۆر عەزیمە باشە ئەوە هۆرمۆناتم ئامادە کرد کۆرتیزۆل ئەمە غودەم ئامادە کرد ئەی مەعدەوری خۆڵە خەڵک ئەبێ بزانێ مرۆڤ کە 16 سەعات بە ڕۆژوو بێ دیواری ناوەی مەعدەوری خۆڵەی کە تەنها ترشیەکەی تۆزێ بریندارە بێ خانەکان دیوارەکانیان وردەوردە وشکە بن من بەچی تەڕیەکەم وشتێکی زۆر سیر مادی کۆلاجین کە دەورێکی باڵا ئەبینێ بۆ دروستکردنی دیواری خانەکان کە لە دیواری مەعدەوری خۆڵایە هەمادێک کۆلاجین لە ئێسقانە هەیە کاتە زۆربەی خەڵک چیەکەیت بۆ بەربانگ لە پێشە شۆربای نیسکە خوا نیسک چونکە فایبەری زۆرە مەعیدەی من خانەکانی من هیلاکن وشکن ناتوانن هەزمیکەن غازاتێکی زۆرەکە و مەعیدە مەترشێنێ باشتر وایە لە نیسک شۆربایەکی سەوزە پەتاتەی تیاابێ جێزەری تیاابێ قەرنابیتە بڕۆکۆلیە سەوزەوات بێ و ئێسقانەکەی تێکە شەرنیە گۆشتی تیاابێ هەر ئێسقانەکە ئەو ئێسقانە یەکەم مادەی کۆلاجینی تایە کە بۆ خانەکانی ڕێخۆڵی من تەڕێەکە دوو هەم کە زۆر گرنگە مادەی گلوتامینی تایە گلوتامین سریان کردووە بۆ خڕۆکە سوورەکان بۆ ئۆمیۆنۆگلۆبینەکان مەناعەتی لەش بەرزەکاتەوە بۆیە لە ڕۆژەوە مەناعەتم بەرزە بێ سێ لەوەش گرنگتر مادەی گلایسینی تایە کە پرۆتینێکە لە ئێسقانەکانە زۆرە ئەم گلایسینە تایبەتە بۆ دروستکردنی دیێنێ و ئارێنەی کە جیناتی لەشی مرۆڤە لەبەرەوە من ئەتوانم وا لە خانەکان بکەم تەندروست من نەگۆڕم بخانەی شێرپەنجە و سەرەتانی کاتە شەرنیە گۆژ بە دەماتوانێت سوود لە ئێسقانەکەی وەرگین و بکەین بە سوپێک لەو سوپە لە سەوزەواتیشی لەگەڵا بەکاربەرین باوەڕم پێ بکە شینیارخان لە ئەوروپا معمەلی گەورە هەیە ئەچێ ئەو ئێسقانانە کە لای ئێمە قەسابەکان فرێیان ئەو ئێسقانانە هێنن ئەی کوڵێنن
ئەنجای خەنە پاکەتەوە و لە سوپەرمارکێتەکانە بە سعرێکی گرانی فرۆشن. یعنی ئێمە بەڕاستی نابێ پێمان عیب بێ لەمە دووە لای قسابەکان بڵێن کاکە ئەو ئێسقانانە فرێمەیە من بە ئامادەم لێت بکڕم ئەتوانم هەمووی بکڵێنم 2 سعات 3 سعات بیخەمە زەرفی ئاوی بچوو بچووکەوە بیخەمە فرێزەرەکەەوە و هەر ڕۆژە بۆ ئێوارە دەریکەم حازریکەم شەرت نییە هەموو ڕۆژێت و ئێسقانەکە بکڵێنی ئەنجا چەند چاوەڕێکەین سعاتێک تا 2 سعات تا خانەکان تەڕەبن تا لەشی من هۆرمۆنی کۆرتیزۆل دێتە خوارێ هۆرمۆنی سترێس هەتا غودەکەم چالاکە بێ سعاتێ دوانیەوێ دوایەوە دێم خواردنە خۆم خواردن 2 جۆرە بۆ ئەو کەسانی کە ئاسایین مەبەستیان نییە کێشیان دابەزێنن و بۆ ئەو کەسانی کە کیتۆەکەن کیتۆدایەت کە یانێ کێشیان دابەزێنن جیاوازی هەیە جیاوازێکە چییە لە هەردوو حاڵەتەکە پرۆتین هەیە بەڵام بۆ کەسانی کە کیتۆ ناکەن یعنی بۆ خەڵکی ئاسایی ئەتوانێ برنج بخوا ئەتوانێ نان بخوا لە بەربانکە ئەتوانێت ئەوانە لە بەربانک سعاتی چاوەڕێکە قاپێکی بچوو برنج خۆت چونکە شنیارخان مەعیدەی مرۆڤ لە کاتی ڕەمەزان و ڕۆژوە بچووکە بێتەوە دڵنیابە ئێمە چۆن هەز بە تێریەکەین کە مەعیدە پڕ بێ زەخت لە ناو مەعیدەیە بەرز بێت لەبەرەوە من ئەبێت چی بکەم ئەبێ حسابی ئەوە کەم من ئەبێ ماسوولکە دروستکەم بۆی تەحملی ڕۆژۆکە بکەم لەبەرەوە من ئەبێ دایم جێیەک بهێڵمەوە بەلایەنکەمەوە بەقەدەر لەپی دەست بۆ پرۆتینەکە ئەگەر گۆشت پێ نابێت چۆر بێ دووگی پێوە نەبێ مریشک بێ سنگەکەی بخۆ ڕان و باڵەکەی بهێڵەوە بۆ پاشێەوە بێت چۆر بێ ماسیت خوارد برژاو بێ یان مەزگوف بێ بەڵام سووری مەکەوە لە ناوڕۆنا سوورکردنەوەی ڕۆن یعنی تۆ عینە ماسێکە بخۆ بەس شێوەی ئامادەکردنەکەی ئەگەر ڕاست بێ سوودت بێگەێنێ ئەگەر غەڵەت بێ زەرێت پێگەێنێ سوور کراوەکە بیهێڵە بۆ پاشێەوە باشە ئەوە برنجەکەم خوارد ئەوە گۆشتەکەش باسمان کردینە سەر شلە زۆر مهمە خەڵکۆ لەخوا بە زیابێ ئێستا فەسلێکە کە تەماتە زۆرە تەماتەی سروشتی نەک دۆشاوی تەماتەی سروشتی مادەیەکی ترشی تایە پێڵێن مارینارە ئەمە یارمەتی مەعیدەیە هۆرمۆنی هەزم ترشی هەزم و فراسکە لەبەرەوە مەعیدەمەوەندە سەغڵەت نابێت لە بەربانگە لەبەرەوە ئەگەر شلەکە لێ ئەنێن بە دۆشاو لێنێن چونکە بەداخەوە زۆربەی معمەلەکان ناڵێم هەمویان ئەو دۆشاونی شاسەی تیەکەن هەندێکیان پەتاتەی تیەکەن هەندێکیان شەکری تیەکەن ئەوە باش هاتە شلەکە بە تەماتە کوردەکەی خۆمالێنە سەلامەترە زۆر باشە دکتۆر ئەو خۆرانەی بێگومان کە تۆ باسەکەوتە خواردنە خۆشەکان و چەورەکان ئەتوانین بۆ پارچە و بیاخۆین بەڵام خەڵکی مە بە پێچوانەوەیانی یانێ خواردنە خۆش و چەورەکان لە بەربانگا بخۆیانی پەلەپەلی ئەوانە لەبەرێت تۆ برسی تا هیلاکی کاتە ئەم دەستەواژە یاخود ئەمە پێچەوانی بکەینەوە خواردنە خۆشەکان بۆ بەربانگ و ئابێتە حەمولیش بکەن بەداخەوە من زۆر جارە قسەیاکەم ئێمەی دکتۆر ئێمە ئەبێ ڕازگۆبین لەگەڵ خەڵک من نابێ بێمە ئێرە بزانم خەڵک حەزی لە چی ئەو قسەی بۆ بکەم کە دوایەوە زەرێری پێگەیان ئەوسا من خیانەتم لە مهینەکەم کرد و خیانەتم لە خەڵکی کرد من ئەو قسانەکەم ئەمە زانیاریە بۆ خەڵک معلوماتێکە ئیتر هەیە بۆی ئەکرێ هەیە بۆی ناکرێ ئینە نەفسە لە ئەمارەتون بسووی ئێمە لەشێکمان هەیە تەندروستی لەش گرنگە کاتێ تەندروستیم لە دەستچوو ئەوسا پەشیمانی سوودی نییە لەبەرەوە ئێمە ئەتوانین شتە خۆشەکان بخۆین بەس بزانین کەی بیخۆین دووهەم شنیارخان خۆشەت نییە من هەموو ڕۆژوویەک هەموو بەربانگێک بە شلۆ برنج بشکێن یعنی خەڵکی ئاسایی کە کیتۆ ناکە ئەتوانی ئاپراخ بخوا بەس چەور نەبێ ئەتوانێت کفتە بخوا ئایا کفتەی سابونکەرانە کفتەی زەرد بێ یا کفتە سوورەکە بێ کە هەندێک کەس منتیقەی بادینا پێڵێن و بە حامز باشە یەم جیپا ئەتوانی لە ڕۆژوە جیپە بخۆ لە بەربانگا جیپە بخۆ بە سەروپیەکە کە چەورە ئەتوانی دانی بۆ پاشێەوە شفتت حەز لێ قەیچێکە شفتە بخۆ بەس لە بەربانگا هەوڵدە بە کلینیسێک تۆزی ڕۆنەکەی بگریتەوە بەڵام ئەتوانی لە پاشێەوە شفتە بخۆ چەوریش بەقینە چەوریش بێ قەینا بەڵام یەک نەسیحەت بۆ بەربانگ پاش نییە ماست و پەنیر و ئەوشتانە بخۆی ماست و پەنیر و شتی شیرەمەنی نەوەپرۆتینێک تیا کە بڵێن کازین تۆزێ ئلتیهاب دروستەکە لە لەشە لەبەرەوە من کۆرتیزۆڵم بەرزە ئینسۆلین کە خوان مەخۆم بەرزە بێ ئەنجام بێ مادەی کازین خۆم مەعیدا ترشێنێ لەش ئەوەی کە هیلا لێکاکە بوانی بۆ بەیانەکەشی هەز بە بێتاقاتی بەمانەوە بۆ پاشێ و هەڵگرا زۆر باشە دکتۆر سیروان بەردەوام ببین پایسا لەگەڵ بینەرانە بزانی سوودەکانی هەنجیری وشکچێ و دواتریش ئەگەرێنەوە باز لە میوە و هەروە جۆرەکانی میوەکەین فەرموون
سوودەکانی هەنجیری وشکراوە بە سوودا بۆ گورچیلەکان و میزڵدان و ڕێڕەوی میز میزهێنەرە و جەستا لە مادەژەهراویەکان پاک دەکاتەوە چارەسەری کێشەکانی سنگ دەکات و پلەی گەرمی جەستە دەپارێزێت هەروەها هاوکارێکی باشە بۆ بەرگری جەستا لە نەخۆشیەکان چارەسەری گرفتەکانی دڵ دەکات و ترپەی دڵ ڕێک دەخات چارەسەری کۆکە و بەڵخەم دەکات تەنگە نەفەسی کەم دەکاتەوە جگەر چالاک دەکات بۆ ئەوانەی مایسیریان هەیە بە سوودا پارێزگاری لە تەندروستی مرۆڤ دەکات و هاوکارێکی باشیەتی بۆ هێشتنەوەی تەندروستێکی باش فشاری خوێن ڕێک دەخات یارمەتیدەرێکی باشە بۆ ڕێگری لە شێرپەنجەی پێست و پرۆستات و مەمک چەوری خوێن کەم دەکاتەوە ڕێگری دەکات لە هەستی زۆر برسی بوون بۆ ئەو ژنانە بە سوودا کە سووڕی مانگانەیان نامێنێت بەهۆی تەمەنەوە سوودی بۆ ڕوخسار هەیە و جوان و گەشاوی دەکات بەڵێ خۆشەویستانێ مە لەگەڵتانە بەردەوامە بین لەگەڵ دکتۆر سیروانە درێژە بە گفتوگۆکانمان دکتۆر سیروان ئەمە سوودەکانی هەنجێری وشک وەک دەزانین ئێمە کۆمەڵی میوەمان هەیە کە ئێستا بە وشکراوی هەیە لە بازاڕە دەستمانەکەوێت و هەنجی میوەی فرەشیش هەیە بێگومان ئێمە زۆر جارێ ئەو زانیاریەمان کە ئێمە کەی میوە بخۆین وە لە چ کاتێکەوە بە تایبەت بیبستینەوە مانگی ڕەمەزانە جۆری ئەو میوانە چێک ئێمە توانین لە مانگایە زیاتر گرنگی پێ بدەین و زیاتر بیان خۆین شنیا خان پێشەوەی وەڵامی پرسیاری جەنابەت بەمەوە من ملاحەزەیەک بۆ زۆربەی تەلەڤیزیۆنەکانی وڵاتی ئێمە کە مستەشارێکی طبیان نییە یعنی بەداخەوە ئەم ئیعلانە کە باسی سوودەکانی هەنجێری کرد من باوەڕ ناکەم دکتۆرێک بینی بێتی چونکە هەندێ زانیاری هەڵەی تیابوو من بەعکسەوە ئەوە چاواشەی خەڵکەکەم وای لێکەم هەنجیر ئەوەندە شیرینەکەم بۆ نمونە لە هەموو دیعایەکە پێت ناڵێ باشە من چەند هەنجیر بخۆم کەی بیخۆم بەیانیان بیخۆم نیۆڕۆ بیخۆم ئێوارە بیخۆم لەبەرەوە بەڕاستی من لەگەڵ ئەم جۆرە ئەلانانە نیم ئەگەر ئەو تەلەڤیزیۆنە مستەشارێکی طبی نەبێت دووهەم هەموو دکتۆریەک کە لە مەجای خۆراکە شارازایی هەبێ ئەزانێ میوە نابێ وشکرێ چونکە تۆ ئەو میوەیە هەموو ئەو سوودانی کەتیایەتی بەڵام لە 1970 و 1990 کێشی ئەو میوەیە ئاوە من کە وشکم کرد ئاوەکەیم لابێت یەکێ لەو شتان خراپانەی کە لە میوەیە هەموو سوودەکانی تر لابەکە پێویست ناکە بیژمێرم شەکرەکەی خراپە باشە من کە میوە مشک کرد شەکرەکەی زیادەکە یعنی ئێستا خەڵک بۆی بێنمە بەرچاوی ئەو ئێوە کیلۆیە هەنجیری تەڕ بکڕن لەوانەیە 25 بۆ 30 هەنجیر بکە یا میوەی هەنجیری وشک بکڕە لەوانێ بینی 80 بۆ 100 هەنجیر بکە کەواتە شەکری هەنجیرەکە زیادی کرد ئەو شەکری هەنجیر شەکری هەموو میوەیەک خراپە چونکە ئێمە دوو نوع شەکرمان هەیە ئەڵدۆ شوگەر یا کیتۆ شوگەر وهی میوەکان کیتۆ شوگەرە یعنی ئەچێتە جگەرەوە بێ بە چەوری ئێمەش باسمان کە چەوری جگەر یعنی زەخت یعنی شەکرە یعنی تێکچوونی هۆرمۆنات دروستبوونی چی سەر هێلکەدان نەزۆکی تێکچوونی سوڕی ماگانە کەواتە ئەم دیعایە هەندێک شتێکی باشە بەس هەندێک شتێکی خراپە وایە پێشەوەی دای بەزەینی مەسەنەن بیبینین بۆی خەڵک وا نەزانێ من موافقم لەگەڵ ئەوە هەنجیر دایم هەموو میوەیەک بە تەڕی بیخۆ بەڵام مەوزوعی میوە زۆر شتەگرێتەوە بەڵام بینە سەر لە ڕەمەزانە من ئەمێ باسی ئەوکەن لە ڕەمەزانە چنەوە میوەیەک باشە سریان کردو لە کاتی ڕۆژەوە 5 نوع میوە باشن بۆ هەم تەڕکردن هەم بۆ ئاوەکەی هەم بۆ ئەنتی ئۆکسیدنتەکەی و ڕێژەی شەکرەکەی کەمە بۆیە ئەمانە باشن یەکەم شت کاڵک ئەمە خەڵک پێیان خۆشە بێ کاڵک و شووتی بەڵام کاڵک باشترەوەک لە شووتی ئەمە طبعا هەموو شتێ بە خێژوانە من بە خەڵک ئەڵێم کە کاڵک خوارد نەچی کاڵکی تەواو بخۆی ئەتوانی 3-4 قاش کاڵک بخۆی سوودەکانی تایە زەختیشە هێنێتە خوارێ لە هەنجیریش باشتر بەڵام سوودی هەرە گەورەی کاڵەکەکە تۆ ناوکەکەی فڕێمەیە ناوکەکەی هەڵگرا لە سەرباندانیە وشکی کە دوای بیبرژێنە و بیخۆ ناوکە کاڵک و کوولەکە ئۆمێگا-3 زۆرە کە بۆ مێشک زەرورە بۆ خانەکانی لەش زەرورە بۆ جیناتی من زەرورە
ئەمەیە کەواتە من کاڵەکەکە دووشتە هەم خۆشێتی هەم ناوکەکەشێتی دووهەم شت کە باشە هەرچەند میوەی و خەڵک بە میوەی نازانی ئاڤۆکادۆ چەورە بەڵام تەنها شتەکە من بۆم هەیە لە بەربانگا بیخۆم وەکو میوەیەک چونکە چەورەکەی نەوعێکە کە زوو هەزمیەکەم پێویست بە هۆرمۆناتی هەزمکردنی چەوری نییە سێ سندی ئەتوانی سندێکی گەورە بخۆی یادوانی بچووک بەس قەت مەیگوشن قەت میوە مەگوشن و قەت وشکی نەکەن خوای گەورە میوەی چۆن دروست کردو ئاوە بیخۆ بە تەڕی بیخۆ چوارم میوە هەڵوژە ئافرین شنیار پێش بەڕا باسناگەر وێ لە بیرمەوە بوو تاوان هەڵوژە شتێکی عەزیمە بە تایبەتی بۆ کەسانی کە باسی کە مایسیریان هەیە هەڵوژە لە هەنجیرەکە باشترە بەڵام چەند دانە بخۆی 5 بۆ 6 دانە هەڵوژە و باشترین میوە لە کاتی ڕۆژ و لە کاتی ڕەمەزانی پیرۆزە شلیکە ئەتوانی دڵنیاتەکەمەوە 15 شلیک بخۆ بەقەدەر سێ هەنجی شەکریتیانە و سوودەکانی زۆر زیاترە کەی بیخۆم کە بەربانگ ئەشکێنی میوە مەخۆ میوە بخەرە ئەو فترەی بینی بەربانگ و پاشێەوە یان دەوروبەری سەعات 9 11 ئەو کاتە میوەکە خۆی هەمووی بەیەکەوە نەبێ ئایا دووسێ قاش شووتیە یان کاڵەکە ئایا 15 شلیکە ئایا سندیەکە دوانە پرتقاڵیش ئەتوانی بەس ئەمانە باشترن ئایان هەڵوژە وەکو جەنا باس کرد تقریبا 5-6 دانە زۆر باشە کاتی پرۆگرامەکەم هیچیش نەماوە بەڵام پێم خۆشە کەمێک باس لە وەرزش بکەین ئێمەکەی وەرزش بکەین وەرزش باشترین کاتی وەرزش تایبەت بێ بۆ بانگی ڕەمەزانی پیرۆز پێش بەربانگە چونکە ئێمە کە وەرزشەکەین حرارەتی لەشمان بەرزە بێتەوە ئەوەی کە توینمانەوێت پێیسمان بە ئاوە لەبەرەوە من بە باشی نازانم پێش نیوەڕوان ڕاضە بکەیت مەوزوع تینێتەکەیە گینا چەوری سووتان نەکەوەکو یەکە کە ئینسۆلین دامەزی دوای 6 ساعت ئێمە چەوریە سووتێنی بەس پێش بەربانگ بەڵام یەک نەسیحەت بەداخەوە لە زۆربەی ڕەشاقەکان ئەڵێن ئیرۆبیک هەرچەند ئێستا ڕەشاقە نەماولانی بکرێتەوە دوای بەربانگ ئەڵێن ئیرۆبیک بەڵام ئەم ئافرەتانە ئەچنیان ئەم پیاوانە چن لەسەر مۆسیقا ڕەقسەکەن هەناسەیان سوارە بێ مرۆڤ کە هەناسەی سوار بوو کەواتە ئەمە ئیرۆبیک نی ئەمە ئەن ئیرۆبیکە کەواتە من ئەو وزەی دروستیەکەم بۆ ڕاضە من ئۆکسسیژین بەکار نایەنم هەناسم فریای ناکەی ئۆکسسیژینەکەی باتێ کەواتە بەبێ ئۆکسسیژینە من چەوری بە ئۆکسسیژینە سووتێنم هەموو کەسازانێ فات بەرنینگ ئەبێ ڕێژەی لێدانی دڵی تۆ بینی 100 بۆ 120 بۆ 130 بەپێی تەمەن بچێتە 160 ئەمە ئەن ئیرۆبیکە ئەمە تۆ بۆ فیتنەسی دڵ باشە پێڵێن کاردیۆ یان فات بەرنینگ هین کاردیۆ یان ئەن ئیرۆبیک بەڵام ئیرۆبیک کە کردتان کەواتە من پێش بەربانگ نیو سەعات سێ چارێکێک بێم ڕۆشنێکی هێواش بکەم باشترین وایە سەعاتێکم لە دەستا بێ و شتێکی ئاسانیان بە بینەران ژمارەی 220 ناقسی تەمەنی خۆتی بکە ئەنجا دابەشی دوی بکە بۆ نمونە کەسێک تەمەنی 40 ساڵ بێ 220 ناقص 40 ئەکاتە 180 کەواتە تۆ بۆ ئەوی چۆری بسووتێنی ئەبێ نەبزی تۆ بینی 90 بێ تا 110 نیوەکەی و 20 بۆ زیادکە هەندێک کەس تەمەنی 220 ناقص 20 کاتە 200 کەواتە نەبزی تۆ بەبێی نەبز ئەبێ ڕاضە بکەیت نابێ هەڕەمەکی دیکەی نەبزی من بینی 100 بۆ 120 بۆ 130 دەسەکانە خۆشی تۆر سیروان زۆر سپاس بۆ تاوی زانیێرەکانە دەم ڕۆماندومان کردی دەسەکانە خۆش زۆر سپاس بینەرانی خۆشەویست پرۆگرامی ئێوارەی ئەمڕۆ ڕەمەزانم پێشکەشکردن هیوادارم سوڵتان لە تای پرۆگرامەکە بینی بێت ڕۆژ و تاعاتی هەموو لایەکتان قبوڵ بێت بە هیوای تەندروستێکی باش خواتان بکات